UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا. لە ئێوارانی تاراوگەوە سڵاوتان لێوێ بەڕێزان، پێمان خۆش بوو کۆنترین قەسابخانەی بێرمیگام یەکێکە لە قەسابخانە کوردەکان بەسەری کەینەوە. ئەم قەسابخانەیە کە جارجار گۆشتی ئاسک و کۆمەڵی گۆشتی تایبەتی کەشی بۆ دێ و پێمان خۆشە لە نزیکەوە خۆشیان بدوێنین و قسەشیان لەگەڵاکەین، بزانین ئەم لە ڕەمەزاندا چ لۆدێکیان لەسەر یاخود چ شارێکیان لەسەر و خەڵکێک چۆن سەردانیانەکە، چ داواکاریەکیان هەیە، ڕێی خەڵک چۆنە. و پێمان خۆش بوو ئەمڕۆ لەم سەردانەمانە کۆمەڵێشتی تایبەت ببینین کە لەم قەسابخانەیە هەیە و توانم بڵێم یەکەمین قەسابخانە و کۆنترین قەسابخانەی بێرمیگامەکە کوردەکان بەردەوام ڕوو لە ئێرە ئەکەن. کاک سەبور سڵاوتان لێبێ، ئێوارەتان باش، سەلام عەلەیکوم، ئەحواڵتان کاکە. پێمان خۆش بوو ئەمڕۆ بەسەرتان کەینەوە و پێمان بڵێن چیتان هەیە بۆ ڕەمەزان سەرەتا. سەرەتا بەخێراتنی ئێوە کەناڵەکەتان دەکەم. ڕەمەزان تەبعاً ئەوە مانگەی مبارەکە، خۆشحاڵین تێدا. ئیتر گرنگەوە ئیسان لەو مانگەیدا ویژدانی بچوولێ. کاک سەبور، ئەوە بڵێم ئێوە جارجار گۆشتی ئاسکیشتان بۆ دێ، ئەمە ئەم گۆشتی ئاسکە چۆنە؟ خەڵکانێک باسی گۆشتی ئاسکەکەن زۆر بە لەزەت باسیەکەن، ئێوە کە ئیفرۆشن خەڵکێک پێشوازی لەکە ئەیکڕێ؟ وەڵا بەعام لێرە کەمتر وەکو لای خۆمانیە، بە حکومی مەتیقەی ئێرە شاخاویە کەمترە، باشە، بەڵام مشتری خۆشی هەیە. بەڵێ ئەی وەستای خۆشەویست، جارجار کەڵەشێرە بینم، ئەو کەڵەشێری ئێستا لێرە ئەمە خۆی ئاوا لێ کردومە بۆچی باش؟ ئەمە تاموچێژەکەی چۆنە کە حازرەکریان؟ بە حکومیەوەی ئێمە دوکانەکەمان زیاتر کوردەواری پێوە دیارە. دوکانی بێرمیگامە یەکەم دوکانەکە لەو شارەی دەندرە، بەڵێ زیاتر کوردەکان حەزیان لە شتی کوردەواریە. ئیتر یەکێک لەو شانەکە زۆر باوە لە کوردستانی خۆما، ئەویش کەڵەشێرە و قەڵە و مراوێ و ئەو بابەتانە ئێمەش هەمانە بەردەوام. لێرە بەیدی چکن هەیە کە پێڵەن مریشکی مناڵ بەڵێ ئەم مریشکە تۆزێ لە کەوە چێ؟ ئەمە ئێوە قەت هەوڵتان نەیەوەی کەو بێنن سوێستە بێنەوە؟ بەڵێ جارجار لەسەر تەڵەبیاتی مشتری دەهێنێ، بەڵام ئەوانە بە حکومیەوەی کەمتر خەڵک داوا دەکەن، تەنانەت کوردەکانی خۆمان نەبێ ئێمە ژۆ حالەتانە داوا دەکەین ئینشاءڵڵا. سەروپێ دەرەجەیەکە بەڵێ بەردەوام هەیە. ئێستا ئەو ڕۆبۆ ماتووە خەڵک داوای کردو بەردەوام. ئەوە وەکو ئیشارەم پێدەر پێشتر قەل و قازەوە دەرمانی سەرێکی کوردەکانە. HMC یا حەلال میت سنتەرە. بەڵێ دەبێ هەموو دوکانێکی مسلماوەی کە ئارەزووە بۆی تاقید بێتەوە بۆ کەسی بەرامبەری پێویستە خۆی ڕێجستەر کە لەو دەستگایە کە دەستگای با بڵێن سنتەری حەلالکردنی بابەتەکەیە. ئەوانە بەردەوام تەبەعی و شانە دەکەن کە لەو شانانی سەر دەبڕێ بە دەستوری ئیسلامەوە، شتێکە بۆ دڵنیابوونەوە لەوەی کە حەلال گۆشتەکە. شتێکی کەم بینی لێرە قیمەی مریشک، خەڵگەم قیمەیە بۆ کەباب بەکارێنێ یاخود دەر بۆ کفتەیە کوبەیە یاخود دەر بابەتێکی کەیاوەی کە ناتوانێت گۆشتی حیوان بخوا؟ نا، زیاتر لێرە بۆ پاسی بەکاری دێنێ قیمە. بەڵێ پاسە بۆ لام کوردەکانی خۆمە بۆ کەبابیش بەکاری دێنێ. توانم شتێکی کە بڵێم لێرە شتێکی کەم بینی، ئەمە کلکی حیوانە، کلکی ئاژەڵی گەورەیە. ئەمە کوردەکانی خۆمان یاخود ئەم قاچەی کە هەیە کوردەکانی خۆمان تایبەت بەکارهێنن یاخود ئەمە خەڵکانی قەومێکی ترە؟ خۆی ئەوە پرسیارێکی جوان بکرد. یەکەمەوە ئارەزوی جەناب زۆر حەز لێیە. دووش زیاتر ڕەش پێست بەکاری دێنن بۆ لە بەرۆی زیاتر مەسڵە، ئەوان دەزان چ شتێک زۆر سوودمەندە بۆ جەستەیان بەکاری دێنن. یەکێک لەو گۆشتانەی کە زۆر باشە کە لێرە یعنی مرۆڤ بیخوا هەم کافوت کە قەچی گای پێدەن لای خۆمەوە هەمیش کلکی گا، ئەمە یعنی خواردنێکی تایبەتە و زیانبەخشیش نییە، سوودبەخشە. ئەی ئەتوانم شتێکی کەش بڵێم، من گۆشتی گۆلکم بینی لێرە، ئەوە یەکێکە لە گۆشتە ناسکەکان. ئەتوانم بڵێم گۆشتێکی ناسکە، گۆلکێکی ناسکە. ئەم گۆشتە بۆ کوڵاندنە بێ بۆ برژاندن؟ بۆ کوڵاندن زیاتر بەکارێن، بەڵام خەڵکی شێ دەی بە بۆ برژاندن. هەفتەی جارێک دێ ڕۆژی جومعانان
هەر بە فرێشی دی و سەردەبڕێ و دی مشتری تایبەتی خۆی هەیە ئەوانە. وەکو خۆت حەز لە چ گۆشتێکەمە بەرخ و مەڕە ئەزانوایان بەرخەمەشیان مەڕە بەڵام وەکو خەڵک زیاتر حەز بە چی ئەکا لێرە لێرە طبعا مەتیقی گەری تێکەوتەوە ینی ئەما گەر بێت و باسی کۆمیونیتی کوردی بکەینەوە کوردەواری خۆمان ماتیقی سلێمانی و بەرەو سەر زیاتر حەزی لە بەرخە بەڵام لە مەتیقی دوکان بەولاوە زیاتر حەزی لە گۆشتی مەڕە پێش ئێستاش باسی مۆزوع ئەمە دەکەن لەگەڵ برادرن. ئەم ماسیانە کامیان تایبەتە کامیان ماسیانەیە کە تامی کوردەواری خۆمان ئێمە زۆر باسی کوردی دەکەین ئەوڕۆ. بەڵێ 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 ئەمە دەدی کوروتەنی وتی ئەوە لە ناوەڕاستە ئەوە جوان کردی کە ئەوە خۆی بکاتەوە تشخۆی تێکەی لەسەر خەڵوزێک جوان بیبرژێنی تر دوایی الله ئەعلەم نە ئەمە بەسمێ الله ئەعلەم خۆمەزانم چی بێ یەکەمە دەستان خۆش بێ لەشی ئێوە ستاق بێ ماندوو نەبن خی گەورە ڕستقتان بە ئینشاءالله بەڵێ خۆشەویستان پێم خۆش بوو بەرنامەکەم لێرە کۆتایی پێبێنم دەخوازم ئێوە هەمیشە بازارتان گەرم بێ و سەرسفرە و خوانتان گەرم بێ و دەخوازم ئێوە شاد و دڵخۆش بن و هەمیشە لە جەژن و لە خۆشیا بن دووبارە ڕەمەزانیش دام و لایە پیرۆز. کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا.